هەر کەسێکمان بدۆڕین سوقت دەبین و دەچنەوە مارێ. گەورەترین خولی کڵاومستانەی لە ناوەندی لاوانی دارەت و لە هەولێر دەستی پێ کردووە. لێرە چەند تیپێک بەشدارن ساڵانە لە مانگی ڕەمەزاندا لە یاری کڵاومستانێ ئەنجام دەدەن و جا ئەم تیپانەش یەکێکیان دەبێتە براوە بۆی پلەیەکەم بەدەست بێن. دەبێت قسە لەگەڵ کاک عەبدولباست بکەم ڕێکخەری خولەکە کاک عەبدولباست سڵاو لێ بێ دەمێت پێم بڵێ ئەم یاری یاخود ئەم خولە لە کێوە دەستی پێ کرد و تاکو هیچ بەردەوام دەبن. سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان بەخێرهاتنی تەلەڤیزۆنی کەناڵی 964 دەکەی زۆر بەخێر بێن. ئەم خولا خۆی دەگێت لە 106 تیپ لە 1400 یاریزان بەشداریان لەو خولەیدا کردیا. ئەو خولە لە ڕۆژی پێشی ڕەمەزان دەستی پێکردووە و کۆتاییەکەشی 25 ڕەمەزان کۆتایی پێدێتن. بەڵێ زۆر باشە ئەوانەی براوە دەبن خەڵاتان بۆیان داناوە. بەڵێ خەڵاتمان بۆیان داناوە و تیپی خەڵاتی یەکەم و دووەم سێمیش هەر سێچان خەڵاتی وەردەگرن. زۆر باش کاک عەبدولباست دەست خۆش بێت. جا دەمێت بچمە لای ئەو تیپە کە لێرە یاری دەکەن. کاکە سلااوتان لێ بێتن چۆنن باشن بالەت و دەست پێ بکەم ئێوە تیپی چۆن دەرن؟ تیپی بیرەزنەیدا. بەڵێ ئەوە چەندەم یاریتان ئەنجامی دەدەن؟ وەڵا ئەوە سێمین یاریە. چەند یاریتان بردووەوە چەندتان؟ وەڵای یاریەکمان بردووە یەکمان دۆڕاندەوە جووا دەکەی ئەوەش تەواو نەبووە. ئەو یەک لاکەرەوەی بەرێ. باشە داتان ناوە وەڵای دوو دەستە گورمان داگیتەوە و چینایتیانەوە. ینی باش بوونەوە خراپنی نارێ وەڵا ئەوانش نەگەشتنە دەستەگوری هێشتا. باشە کە پێشتر بەشداری خولیواتان کردووی جارێک پلەکەمتان بەدەستێناوە؟ بەخوای تەقریبا نارێ وەڵا. باش بینە زۆر باش بینارێ وەڵا لەگە جەماعەتی بیرەزنەی بوون لەگە فەری خەشکەوتەوە ئەوەش هەر بیرەزنەیە بەس دەگە وەزیری فەرێدونوانش بووینە بەیانی باش ڕۆشتینە. زۆر باشە دەست خۆش بێتن. دەمێت قسە لەگەڵ تیپی بەرامبەریش بکەم. لێرە ئێوە یارێکی خۆتان بکەن کاکە ببورن. دەمێت پێم بڵێ وەکو تیپی بەرامبەر ئێوە چەند یاریتان کردو چەند تا یاریتان بردوتەوە؟ ئێمەش ڕانی وەچیەوە برادرانە دوو یاریمان کردی یارێکمان بردو یارێکمان دۆڕاندەوە و یاری سێمە و هەر کەسێکمان بدۆڕین سوقت دەبین و دەچنەوە مارێ. داتان نابی بنەوە؟ وڵای ئینشاءالله هەروڵای برنەوەماندانە هەر کەسێک کە دێتەوە یار لۆ برنەوەی دێ لە بۆ دۆڕانێ نایە. شکت کۆ لەو گەمەی بەخوای باشن ئەلحەمدوللا باشین وا شەڕانگوسی لێوا دەبینی و باشە دادنایە ئەگەر پلەیەکەمتان بەدەست نێنیانەتان بردەوە بەشداری دەکەنەوە جاری دیکە؟ هەچەند جاری دەوری بکرێت و ئەمە بەشداری دەکەین. ئەوە عاشقی ئەمە ئاری وەڵڵەوە گەمەی باو باپیرانمە ناتوانین پشتگوێ بخوێن و ناتوانین بێکەرمستان ئێستانە بێکەرمستان ناتوانین. باشە لەو مەجلیسێک کڵاومستانی عادەتی وایەک دەنجی خۆشە چێ لێرە دەنجی خۆشە؟ هەر بەخۆی دیێڵە کاکە بە خۆت مادەم شتێکی خۆشمان پێشکەش بکە بە چاوان لە خزمەت دامە. بابەدەم گۆزەنی خۆتام دەنێ ڕۆ بەبێ سبیانێ ڕۆژی عەزیز و مەبارەکم لێ هەرادەم گۆ سندە جوان گەزەگانداوێ ئەوە دەم گۆشە قوشە بەقی خۆی دەداتەوە لە سەرێ سەفینی دەداتەوە لە قەراتە پیرە هەولێرە سەرێ قەرەج و قاڕەنجین دەیداتەوە لە کۆر بەجی ژۆرەکانی کەندی ناوێ ئاوا من بەژنی عەیرانی خۆم دەشت پێرم بەشترە نەمامەکانی وەشی هەموو فەسە دەرە بواراشین دەبن لە باغی حاجی مستەفای مارلای ئای شەقراوێ و دەست خۆش بیتن زۆر سواز مەمنون بەخێر دەست خۆش بێتن. ئەمەی بینیتان ئەمە خولی کڵاومستانێ لە ناوەندی لاوانی دارەت و وەک کاک عەبدولباست ڕێکخەری خولەکە باسی لەوە کرد زیاتر لە 106 تیپ لەو ناوەندا بەشداری لە خولی کڵاومستانە دەکەن لە مانگی ڕەمەزان کە هەموو ساڵێک لە شاری هەولێر بۆ هەول ناوچەی هەولێر و دەوروبەری بەڕێوە دەچێتن.